بە ئامادەبوونا بنەماڵ و کەسوکار و ڕۆژنامەوان و چالاکوانên دهۆک ساڵ ڕۆژا تیرۆرکردنا ڕۆژنامەوان وەداد حسێن گۆڕستانە شارکێ دهۆک هاتە سارکردن کول دەستپێکێ بە چەندین دروژمە و وەکو ڕێزگرتن بڕێ پیڤانێکی هەتا سەر گۆڕێوی بە پیان چوون و سەر گۆڕێویژی چەوکە گول هاتن دانان و چەندی پەیف هاتن پێشکەشکردن هەتانێکە چ دیهۆرنەوەیە نه دەستگایت تاوانباری نه دەستگایت ئەمن ئاسایشە چ وێ بۆ وی کەیسی نەهاتیە دیارکردن هیچ ڕەنگێکی بوومە چ ڕووناهیەک وسا پەیدا نەبووە ئەو کەیسە ئاشکارا ببیت پەیامامە بۆ گەلێمە لە گشت باشوورە کوردستانی بە تایبەت گەلێ بەهدینانە پەیامامە بۆ وانێک و ئەی کەسانێن کۆ هین دشێن چەند موچەیە بە چەند پلەوە پۆستێت سەختە خۆ قانع بکەن سەروان هەمی تاوانە سەروان هەمی تەجاوزاتە سەروان هەمی خوینا هین خۆ بێدەنگ بکەن هین چاوات شێن تووڕاپارێزەرن خۆبەخشل دهۆک هەتان هاژیل سەر کەیسا ڕۆژنامەوان وەداد حسێن بەردەوامن مبخۆ وەکی پارێزەر مشکل سەر ڤاکولینێ هەی وەکی پێدوی ڤاکولین نەهاتیەکردن لە سێزدەی تەباخە ساڵە 2016 ڕۆژنامەوان وەداد حسێن لەناڤە سەنتەرێ بەژێڕی دهۆک هاتە ڕەواندن و پشتی چەند سەعاتەکان بکوشتی لە گوندێکی دووروبەرێن دهۆک هاتە دیتن دو ساڵ بەسەر تیرۆرکردنا ڕۆژنامەوان وەداد حسێن دەرباز دەبن هەتا نەهۆژی کەسوکارên wî bi dilên pirî kovan û bi çavên pirî rondek çaverê eşkerakirina bikujên wedadîne û heta nihojî ji layê peywendîdar çi bersivnîne. Şêrwan Xedir Kursad News Goristana Şaxkê Dihok.